سلااوان لێبێت و ئەم کاتتان باش. پرۆژەکانی ڕێگاوبان لە سنووری بەڕێوەبەراتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی ئیدارەی سربەخۆی سۆران بەردەوامیان هەیە. ئەمڕۆ دووشەممە ڕێگای گەلی عەلیبەگ کە یەکێکە لە ڕێگاهەرە استراتیژیەکان بە یەکەوە بەستنەوەی ئیدارەی سربەخۆی سۆران و پارێزگای هەولێرە دەست کراوە بە بەشێک لە قەشکردنی ئەم ڕێگایەوە دواتر قیرتاوکردنەوە. لەسەر ئەم بابەتە و ئەم پرسە گفتوگۆ لەگەڵ ئەندازیار خوسرەت سادق بەڕێوەبەری چاکردن و ڕێگاوبانی ئیدارەی سربەخۆی سۆران دەکەم. کا خوسرەتە گەر بێت تێرە سلااوت لێبێت. سلااوتان لێبێت بەخێر بێت. کاری قەشکردن چەند کیلۆمەترە و جگە لەم شوێنە لە شوێنێکی دیکەی ئیدارەی سربەخۆی سۆران پرۆژەتان هەیە؟ خۆی ئەو شوێنەی کە ئێستا لە ناو گەلی عەلیبەگ کاری قەشکردن تێدا ئەنجام دەدرێت و کاری چاکردنەوەش لێ ئەنجام دەدێت و دووبارە قیرتاوکردن بەشێکی ترە لەم ڕێ هامڵتۆن کە بە پێی پلانی ئێمە لە بەرنامەی مەدایە بە تەواوی ئەم ڕێگایە ئەوەی کە هەیە وەکوخۆ چاپ بکەینەوە و دووبارە قیرتاوی بکەینەوە. لە ماوەی ئەو 3 ساڵێکە و بەڕێوەبەراتی هاتەکایەوە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران یەکێک لەو ڕێگانەی کە کاری جدیمان لەسەرکرد ڕێگای هامڵتۆن بوو بە پێی ئەوەی کە گرنگترین ڕێگای ئەم دەڤەرەیە. هەر ئەم ساڵە بە پێی پلانی ئێمە ئەو بەشەی کە دەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران سەروی 20 کیلومتر کاری چاکردنەوە و قیرتاوکردن تێدا ئەنجام بدرین. تا ئێستا نزیکەی 12 بۆ 13 کیلومتر کاری چاکردنەوە دووبارە قیرتاوکردن تێدا ئەنجام درا و لە ئەو مانگەی و تا پێشی وەرزی دابارین پلانمانەوەیە سەروی 10 کیلومتری تر کاری قیرتاوکردن چاکردنەوە دووبارە قیرتاوکردن لەو ڕێگای ئەنجام بدرێتن. جگە لەم ڕێیە لە پرۆژەکانی بەڕێوەبەراتی ئێمە چاوانەی لەسەر بودجێ ئاسایی بەڕێوەبەراتین چاوانەی کە لەسەر بودجێ بەرهێنانی وەزارەتی ئەوەدانکردنەوە نیشتەجێکردنن. 5 پرۆژەی تر لەم سنوورە وا کەوتیتە واری جێبەجێکردن بە گوژمەی سەروی 5 میلیارد دینار. دیارترینیان هەر بەشێکی تری ڕێگای هامڵتۆنە ئەو بەشێکە دەکەوتە نێوان سۆران بۆ چومان کە 8 کیلومتری تر دووبارە کاری قیرتاوکردنەوە تێدا ئەنجام دەدەی چاکردنەوە و کاری قیرتاوکردنەوە و ڕێگای تر ڕێگای قەسرەیە ئەمەی کە لە هامڵتۆن بەرەو قەسرێ و بەرەو دەرەوەی قەسرێ بەرەو بازگەی دەرەوەی قەسری کە هەمووی ڕێگاکە کاری چاکردنەوە و دووبارە قیرتاوکردنەوە تێدا ئەنجام دەدرێتن بە درێژی 7 کیلومتر. پرۆژەی تر پرۆژەی ناوپردان عینێ خوشکانمەرانە کە لەو ئەوانە کاری چاکردنەوەی شوێنە تێکچووەکان تێدا ئەنجام دەدرێتن. پرۆژەی لەو نێوان ئەو 5 پرۆژەدا پرۆژە گەورەکەی ئێمە پرۆژەی گەلی ئەشکەفتەیە کە بە درێژی 10 کیلومتر بە گوژمەی سەرەوەی 2 میلیارد و 400 میلیۆن دینار کاری فراوانکردن و ڕێخستنەوە و دروستکردنی دیواری پاڵپشت و ئەم پێداویستیانەی کە هەیە بۆ ڕێگاکە تێدا ئەنجام دەدێت و کاری فراوانکردنیش لەم ڕێ ئەنجام دەدێت و ئەم لەوانەیە کاری قیرتاوکردنی ئەم ڕێ بکەوتە ساڵی ئایندا ئێستا کاری فراوانکردن تێدا ئەنجام دەدێت بۆی تا پێشی وەرزی بەفروباران بتوانین بەلانی کەمەوە کاری فراوانکردن لەو ڕێ ئەنجام بدەین. ڕێیتر قۆناغی دووەمی ڕێگای گوندی پیرەسوانە کە ئەوش لەو ماوەیە دەست پێ دەکەین. باش خسرت هاوڵاتی شوفێران زۆر پرسیاریان داواکاریەوەکەن کە بەشێک لە ڕێگای گەلی عەلیبەگ دەتوانرێت بکرێت بە دوو سایت. هیچ بەرنامە و پلانێکەیە لە هەولێرەوە ئەو شوێنەی کەماوە بکرێت بە دوو سایت تا حاجی ومەران؟ خۆی ناو گەلی عەلیبەگ ئەم مۆزوعە لە وەزارەتیش باس کرای ئەوەندەی ئەمن ئاگادارم و تقریبا تیوارێکیش ئامادە کراوە بۆ وەزارەت بۆی کار لەسەر بکرێت بۆ ئەوەی بتوانین ئەم ڕێیە بکرێتە دوو سایدی. هەموو ڕێگە بکرێتە دوو سایدی بەڵام بەشێکی ڕێگە لەوانەیە ئاسانتر بیت. ئەگینە لە تیوارەکەدا وایە کە ڕێگای گەلی عەلیبەگ لە خەلیفان بۆ سۆران هەمووی بکرێتە دوو سایدی بەلامەوە هێشتا دیزاینی مایە تەنەها وەکو فکرەیەکە کاری لەسەر دەکرێت. بەڵام بەنسبەت ئەو ڕێی هامڵتۆنە کە لە حاجی عومەرم بوو هەولێر هەموو بکرێتە دوو سایدی بەلێ ئەوە دیزاینە هەیە و لە ساڵانی ڕابردوو دیزاینەکە ئامادەیە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە کارکردن لە دوو سایدی جارێ ڕاگیرایە ئەوەی کە بە پێی معلوماتی من ئەو بەشەی کە دووبارە دەبی دەست پێ بکرێتەوە بە دیزاینێکی نوێیە ڕێگای نێوان چومان حاجی عومەرانە کە بە دیزاینێکی نوێەوە لەوانەیە ئەم ساڵە کوتای ئەم ساڵە دەست پێ بکریان سەرەتای ساڵی دادێت دەست بە کاری دروستکردنی دوو سایدی لەم ڕێ بکرێت. دەستەکان خۆش بەخێر بێن سەرچ. خوسرە سادق بەڕێوەبەری چاکردن و ڕێگاوبانی سۆران بوو باسی لەو پرۆژانە کرد کە وەک بەڕێوەبەراتی چاکردن و ڕێگاوبانی سۆران لە ئەم ساڵ و لە ساڵەکانی ڕابردووش کاریان لەسەر کردووە تا ئێستاش چەند پرۆژەیەکی ڕێگاوبان لەم دەڤەرە بەردەوامیان هەیە. بەڵێ